وەک سەرجەم ناوچەکانی تری هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاو لە دانیشتوانی ناوچە جیاوازەکانی هەرێم و بەتایبەت ئیدارەی گەرمیان ڕوویان لەم دەڤەرە کردووە تا یەکەم ڕۆژی بەهار لە ناو سروشتی جوانی بانقۆین و دامێنی چیاکانی شەمێران و کەناری دەریاچەی دەربەندیخان بەسەر بەرن. بەشێکی ڕێگای سنوورەکە گەشتیارانی نیگەران کردووە و دەشڵێن هیچ بربەستێک لە نێوان سەیرانگاکان و دەریاچەی دەربەندیخان نییە و بەم هۆیەشەوە ساڵانە ڕووداوی کەوتنە ناو دەریاچەکە و خنکانی گەشتیاران دووبارە دەبێتەوە. ڕێگۆبانەکان هەتا حەسکەی تەسک و باریکە، شەقامەکان کاتی خۆی دروست کراوە، نەنۆژەن کراونەوە نە هیچ باخێکیان پێدراوە. ئەمڕۆژ ڕۆژی 21 سێ وەک هەمووان ئاگادارن دەربەنیخان و چواردەوری بگرێت وان بڵم دەڤەری گەرمیان زیاتر ناوچەی شەمێران و ئەم بەنداوی دەربەنیخانەیانەیە بۆ شوێنێکی سیاحی و بۆ گەشت و گوزار. لە ڕاستیە برایانی هاتوچۆ نەبووایە ئەمڕۆ بە 2 سەعات بە 2 سەعات و نیو نەدەتوانی بگەیتە شوێنێکی حەوانەوە، شوێنێکی دانیشتن کە بتوانانی ئیسراحەتی تیا بکەیت. بەمەبەستی دروست نەبوونی ئاستەنگی زیاتری هاتوچۆ هێزە ئەمنیەکانی قەزاکە ڕێگری لە بار هەڵگر و ماتۆسکی دەکەن بچنە ناو کچە گەشتیاریەکان بۆ ئەوەی کەشێکی ئارام و وەرزیەکی بێ هەواڵی دڵتەزێن تێپەڕێنرێت. نزیکی ڕێگاکە لە بەنداوی دەربەنیخان و لەسەر دەریاچەی دەربەنیخانەوە و نەبوونی گادرێڵ و بربەست لە تەنیشتی ڕێگاکەوە ساڵان لە ڕابردوودا ڕووداوی هاتووی مەترسیدار لەم ناوچەدا دروستە بوو. بۆ ئێمە توانیمانە تا ئێستا کۆنتترۆلی ڕەوشەکە بکەین و هەروەها لە چەند کاتژمێری داهاتووشدا بەو پەڕی توانامانەوە ڕێگری و بربەستە بین لە دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. لێرۆ داوا لە شۆفێران و گەشتیارانی خۆشەویستەکەین کە بتوانن ناوچەیەکی گەشتیاری تر لە سنوورەکە داوکەوەی لە سەرتەک و لە سەیرانگای دێوانە و ناوچەی وارماوە و هەروەها قەرەداخ هەیە بتوان قەرەباڵغیەکان تەوزیع بکرێ بۆ ئەو ناوچانە و بۆی هەموو گەشتیارەکان ڕوو لەم ناوچە نەکەن لەبەر مەترسی ناوچەکە. شەمێران لە ڕووی ئیداریەوە بەسەر پارێزگای هەڵەبجە و قەزای دەربەندیخاندا دابەش بووە و ساڵانە ژمارەیەکی بەرچاو لە گەشتیارانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و عێراق سەردانی ئەم ناوچەیە دەکەن. ئەوەی مایەی نیگەرانی گەشتیارانە وەک پێویست حکومەت نەیتوانیوە پرۆژە خزمەتگوزاریەکان بگەێنێتە ناوچەکە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، باین قۆین لە ناوچەی گەشتیاری شەمێران.